کاروانی شەهیدانی کوردستان ڕۆژ بەڕۆژ درێژتر دەبێت. قاسملوو بۆ مە فکرە، بۆ مە ژیانە، بۆ مە ئازادیە. میلەتێک بێوێ زیندوو بمێنێتەوە، میلەتێک بێوێ نیشان بدا کە سەر بخۆیە و لەنێو میلەتانی زیندوورا جێگای هەیە دەبێت نرخی ئازادی خۆی بدا. مرۆڤی دیموکرات و مرۆڤی شۆڕشگیر دەبێت دیموکرات بێت و دەبێت خەباتی نەتەوەی کوردیش خەباتێکی دیموکراتیک بێت. ئازادیش لە تاریخدا نیشان درراوە کە نرخی گرانە و بێ نرخیش وەرناگیرێت. کەم نین لە پەیڕەوانی دکتۆر قاسملۆ کە دەڵێن کاتێک باسی لە گیانبەختکردن لە پێناو ئازادیدا دەکرد پێیان سێر بۆ و بیریان لەوە نەدەکردەوە کە خۆی ڕۆژێ قوربانیەکی گەورەی ئازادی بێت. ئێمە لە ڕۆژی شەهیدبوونی شەهیدانمان لە بیرەوەری شەهیدانمان لەمێژە بریارمانداوە ناگرین، لەمێژە بریارمانداوە کە تەنیا کارێک کە دەتوانین بکەین و لە بەرچاو و لە بەربیری شەهیدانمان شەرمەزار نەبین ئەوەیە کە ڕێگای ئەوان بەرنەدەین، وەک ئەوان تا سەر ئەو ڕێگایە بڕۆین، لە هیچ تەنگ و چەلەمەیەک نەترسێن، لە هیچ سەختیەک نەکشینەوە. خەباتی ئێمە خەباتێکی ڕەوایە، خەبات بۆ ئازادی میلەتێکە، خەبات بۆ دوا ڕۆژی منداڵەکان و نەسلەکانی دیکەیە. چارەنووسی قاسملۆ دەیسەلمێنێ کە ئازادی بۆ ئەو بەهایەکی بەرزی ئینسانی هەبووە، بەهایەک بەرزتر لە گیان لای قاسملۆ پێشمەرگەی ئازادیە. ئەمە واتە باوەڕێکی بەرز بە ڕێزدانان بۆ ئینسان وەک بوونەوەرێکی خاوەن ماف. قاسملۆ لە گۆشەنیگای ئینسانیەوە دەڕوانێتە کورد وەک نەتەوەیەکی ستەملێکراو، ئەو بەر لەوەی باوەڕی بە جیاوازیە ڕەگەزیەکانی نێوان ئینسان هەبێت هەموو کەسێکی بە خاوەن ماف و کەرامەت چاو لێ دەکرد. سادە و ساکار قسەکردن یەکێک لە تایبەتمەندیەکانی قاسملۆیە، زمانێک کە کۆمەڵگەی کوردی لی تێدەگەشت، زمانێک کە نامۆ نییە و هەر ئەو شتەیە کە ئەوان دەیانەوێت. ڕەنگە هەر بۆیەشە پێڕەوانێک لە هەموو نەوەکان پەیدا دەکات، ئەو تا ئێستاش پەیڕەوانێکی ئاگرینی هەیە، تەنانەت لە نەوەیەکدا کە هاوتەریب لەگەڵ ژیانی قاسملۆ نییە. دکتۆر قاسملوو فکریمەیە، ئەمە ئەو دکتۆر قاسملووی بە مەکتەبی خۆمان و بە محەلیمی خۆمان دەزانین و بۆیە ئەو ڕێبازەی دکتۆر قاسملووی ئێستاش دە نەسلی تازەدا و دەنەوەکانی پێشووی خۆیدا ئەو فکریەتە هەرماوە و هەروە بە مەکتەبی خۆیان چاو لە دکتۆر قاسملووی دەکەن. دکتۆر قاسملوو ژیانی بە مەناساند، بۆیە ئەمە چاو لە دکتۆر قاسملوو، فکریەتی دکتۆر قاسملوو، ڕێگا و ڕێبازی دکتۆر قاسملووی هەروە نەسڵ بە نەسڵ و نەوە بە نەوە هاتوێتە پێشێ و ئەو ڕۆژ بە خۆشبەختانە من و لاوانی هەم تەمەنی من و وەک من هاتوون کە ئەو فکریەتە بەجێ بگەین و چون فکریەتی دکتۆر قاسملووی بۆ مە ڕێبازێک بوو، بۆ مە ژینەوەی دووارە بوو، بۆ مە سەرمەشقێک بوو و زۆر شتی دەستژیانماندا بەمە ناساند. قاسملۆ لە ماوەیەکی کورددا دەبێتە ڕێبەرێکی خاوەن پلە و پێگەی جەماوەری، بۆیە زۆر کەس باوەڕ بەوە دێنێ کە قاسملۆ دەتوانێت گۆڕانکاری لە ڕەوشی کورددا بکات. ئەو کاتێککە دکتۆر قاسملوو شەهید بوو، من لە گەڕەکەی خۆمان دووسێ پیرژن بینیبی لەبەر دەرگا دانیشت بوون، باسی ئەویانە کرد کە دکتۆر قاسملوو شەهید بووی کیانوتی وڵی پشتی کورد شکا، یعنی کورد بەم شەهید بوونە پشتی شکا. ئەمە بەڕاستی من کاتێکە بەرەبەرە کە گەورە بووم ئەم قسەیم هەر لە بیر ما بوو. جاناتان ڕەندێڵ لە کتێبی بەم ڕسوایە چ لێبوردنێکدا دەڵێت ئەگەر قاسملۆ مابە دەیتوانی کێشەی هەموو کورد چارەسەر بکات. ڕەنگە هەر بۆیەشە کەم نین ئەوانەی کە پاش قاسملۆ باوەڕیان بە شۆڕشی کوردی نەماوە، باوەڕێک کە زۆریش دوور لە واقعیەت نییە، بزوتنەوەیەک کە قاسملۆ بە بزوتنەوەیەکی نەتەوەیی دیموکراتیکی دەزانێت، چەمکێک کە لە ئیمانی قاسملۆوە سەرچاوە دەگرێت، ئیمان و باوەڕێک کە مرۆڤ تەوەرە. دکتۆر قاسملوو بەهایەکی زۆر بۆ دیموکراسی دادەنێت، چونکە
دموکراسی بۆ سیستمی دیموکراتیک بۆ وەکو سیستمێکی کۆمەڵایەتی ئینسانی چاوی لێ دەکات کە پەیوەندیەکانی نێو کۆمەلگا دەکات بە پەیوەندیهایەکی سالم و تەندروست کە بەرەو پێشچوونی تێدا هەیە و ئەرزش و بەها بۆ مرۆڤەکان دادنێت. بۆیە وەختی باس لە دیموکراسی دەکات باس لەوە ناکات کە دیموکراسی دانین بۆ کاتێک کە خەڵکەکەمان ڕزگار بوو، بۆ کاتێک کە حکوومەتێکمان بەدەستێنا، بۆ کاتێکە کە بە حکوومەتەکەمان یا دەوڵەتەکەمان یانەتەوە کە ئەمان کە گەیشت بە ئاڵای خۆی حکوومەتی خۆی هیچ مەترسیکی لەسەر نەبوو ئەو وەختە جابین هەڵ بدەین بۆ دیموکراسی. دکتۆر قاسملوو باس لەوە دەکات کە لە یەکەم سەرەتای هەنگاوەکانی تاکێکەوە گروپێکەوە حیزبێکەوە و نەتەوەیەکەوە کە هەوڵ دەدەن بوونی خۆیان بسەلمێنن، هەوڵ دەدەن بە مافەکانیان بگەن، هەوڵ دەدەن کە ئەو ویست و داخوازی ئاواتیانیان هەیە کە بەدەستی بێنن ئەوانە دەبێ خەباتەکان تێکۆشانەکانیان دیموکراتیک بێت. دیموکرات ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە، ڕێز لە دۆستایەتی نێوان گەران دەگرێت و حورمەتی بۆ مافەکانی هەموو نەتەوەیەکی هەیە. چەمکی بزوتنەوەی میلی دیموکراتیک یەکەم جار لەلایەن قاسملۆوە دێتە نێو ئەدەبیاتی سیاسی کوردی، چەمکێک کە نەتەوەخوازی وەک ئایدۆلۆژی نابینێ، واتە تەئکیدکردن لەسەر ئەوە کە نابێت لە پێناو بەها ڕوتەنەتەوەیەکاندا بەها ئینسانیەکان لەبیر بکرێن. هەر ئەمەشە کە قاسملۆ بەوە دەگەێنێت کە مرۆڤ خۆی خاوەن هەزر، بیر، توانایی و جەستەی خۆیەتی، تەنیا مرۆڤ وەک خۆیەتی کە پیرۆزە. دیموکرات لایەنگری مافی زەحمەتکێشانم دژی هەموو چەشنە چەمسانەوەیەکی ئینسان بەدەستی ئینسان خەبات دەکات. ئەمە مانایەکی قوڵ دەبەخشێت. چەوسانەوە یانە چی؟ یعنی کەسێک کە دێت کەسێکی دیکە کەڵکو لێ وەردەگرێت کارێکی پێدەکات، ئێستا کارێکی فیزیکی بێت، کاری کرێکاری بێت، کارێکی بێت لە دەورانی بەردەداریدا، لە دەورانی فۆدالی تا تەنانەت لە دەوریانی مۆدەرنەوە پۆست مۆدەرنیژە ئینسانەکان چ لە بواری ئابووریەوە، چ لە بواری کۆمەڵاتی و چ لە بواری سیاسیەوە کەسێک زەحمەت دەکێشێت، ڕەنجێک دەکێشێت، کارێک دەکات، تێکۆشانێکی هەیە بۆ بەرهەمێنانی شتێک، بۆ بەرهەمێنانی ئەرزشێک لە نێو کۆمەلگادا. کەسێکی دیکەش ئەو ڕەنج و زەحمەتانە ناکێشێت، بەڵکو دەبینێت کە کەسانی دیکە ڕەنج دەکێشن و زەحمەت دەکێشن و بەرهەمێکیان هەیە لە بەرهەمەکانی ئەوان دەخوات. ئێستا لەباری سیاسیەوە بێت، لەباری ئابووریەوە بێت یا لەباری کۆمەڵایەتیەوە بێت. پەیامی قاسملۆ ئەوەیە کە مرۆڤ نابێت بە کۆیلە بکرێ، کۆیلەکردنی مرۆڤ لە ژێر هەر ناوێکدا بە مەحکوم دەزانێت. ئەو مرۆڤە دەتوانێت ژنێک بە لە نێو ماڵێکدا بێت، ئەو مرۆڤە دەتوانێت کرێکارێک بە لە کارخانەدا بێت، ئەو مرۆڤە دەتوانێت ئەندامێکی حزبێکی سیاسی بێت، ئەو مرۆڤە دەتوانێت شۆڕژگێڕێک بێت کە لە خەباتێکە بەشدارە، ئەو مرۆڤە دەتوانێت کەسێک بێت لە ئیدارەیەکدا هەیە، بەڵام لەسەرەوەی ئەوە کەسانێکی دیکە لە بەرهەمی ڕەنج و زەحمەتەکانی ئەو دەخۆن دەکێشن بەهرەمەند دەبن بە داهێنانەکانی ئەو تێکۆشانەکانی ئەو بۆ قازانجی خۆیان کەڵکوەر دەگرن. ئینسان چ لە ڕووی جەستەیی و هێزی باسک بۆ بەرهەمێنان و چ لە ڕووی هزری و توانایەکانی مێشکەوە دەتوانرێت کۆیلە بکرێ، بەڵام قاسملۆ بەکارێکی ناشایستە و نائینسانی دەزانێت. هەر بۆیەشە لەو ڕێبەرانەیە کە خۆویست نییە چونکە خۆی وەکو ئەو ڕێبەرانە نازانێت کە خۆیان شیاوی پیرۆزی دەزانن. خوشکوڕانی خۆشەویست، من لێرەدا لە قسەکانم لا دەدەم. باوام لە هەموو خوشکوڕایانی خۆشەویست ئەوەیە هیچ شعارێکی بەنێوی قاسملوو نەدەن. لە حیزبی دەموکراتی کوردستاندا فەردپەرستی مەحکومە وەک ئەندامانی حیزبی دەموکراتی کوردستانی ئێران. تەنیا یەک ڕێبەر و یەک هێز بۆ بەڕێوەبردنی خەباتی میلەتی کورد، بۆ نیشاندانی ڕێگای دروستی میلەتەکەمان دەناسی. ئەویش هیچ فەردێکی نییە، نە لە داخلی حزبدا نە لە خارجی حزبەکەماندا، تەنیا حزب هۆی حزبی دەموکراتی کوردستانی ئێرانە. ڕەنگە قامک بژێر بن ئەو ڕێبەرانەی کە داوایەکی لەم جۆرە لە لایەنگر و پێڕەوەکانیان بکەن. هەموو ئینسانەکان پێیان خۆشە کە لە بیرەوەری و هزری ئینسانەکاندا بۆ هەمیشە ماندگار و زیندوو بن.
بەڵام قاسملۆ دەیەوێ ئەم تا بۆیە بشکێنێ بەڵام هەست بە بەرپرسیارەتی کردنی قاسملۆ بەرامبەر بە بزوتنەوەی کورد وای لێ دەکات کەواز لە خەونە تاکە کەسیەکانی بهێنێ و بیر لە بەرژەوەندی نەتەوەیی بکاتەوە تا بۆیەک کە بەڵای گیانی بزوتنەوەکانی کورد بووە ئەو نایەوێت چارەنووسی بزوتنەوەیەک بە خۆیەوە گرێ بدات بۆیەشە خۆی وەکو کەسێکی جیاواز نیشان دەدات کەسێک کە ڕێز بۆ گەورەی و کەرامەتی ئینسانەکان دادەنێت باوەڕی ئینسانەکان بە کەم ناگرێ و پێشوازی لە جیاوازیەکانیان وەکو پێویستیەک بۆ پێشکەوتنی کۆمەڵگەی ئینسانی دەکات هەموو ئەو ئەندامانی حزب لەبارەی مەسەلە سیاسیەکانەوە وەکێک بیر ناکەنەوە و ئامانجیشەوە نییە کە وەکێک بیر بکەنەوە چونکە ئەوە نەممکنە بەنە بە قازانجی تێکۆشانی حزبیشە بەبەست لەو یەکێتیە ئەستانەوەی داهێنەری فکری لە ئەندامانی حزبی نییە بوونی بیرروڕای جیاواز و ڕێککەوتنی دموکراتیکی ئەوان کلیدی چارەسەرکردنی درستی گرفتەکان و هۆی بەرەوپێشچوونی حزبە. قاسملو ئێعتقادی بەوە نەبوو کە کۆمەڵگایەکی هەبێت کە تیا تاکیان فەرد ئەولەویەت بێ لە بەرەو پێشبردننی کۆمەلگا بە معنایەکی تر چاوێکی لە ناسیۆنالیزم بوو بەڵام ناسیۆنالیزمێکی نوخبەگەرا نەبوو ناسیۆنالیزمێکی زۆرتر ملەتگەرا بوو ئەمە ئەبێتە هۆیەوەی کە زۆرتر فکوسەکە لەسەر خۆی لا باوەکو کاراکتێک بیگەڕێنەوە بوو کۆمەلگایە بیگەڕێنەوە بۆ حیزبێکی سیاسی لێرەدا کە ئێمە دەبینین کە ئەو تایبەتمەندی فەردی بوونەوەی خۆی و نەقشی فەردی خۆی کەمڕەنگ کاتووە ئەیدا بەچی بە حیزبەکەی یان ئەیدا بە کۆمەلگاکەی دووەمین شتیشەوەیە کە دکتۆر قاسملو لە ڕەوەندی تربیەتیە یان لە ڕەوەندی شکلگیری کەسایەتی خۆیان کەسێک بوو کە لەو پرۆسەی تەکامڵی شخصیەتیە لەو پرۆسی تەکامڵ شخصیەتیە ژیانی لە غەربی تەجروبە کرد و بینی کە ئەوەی کە لە غەرب بۆتە هۆی دموکراسی یان ئەوەی کە غەرب توانێتی هەنگاوبەرە دموکراسی بنێ لە ڕاستیدا تاک نەبووە بەڵکو ئینستیتیو بەڵکو ڕەوتە سیاسی کولتوری کۆمەڵایەتیەکان و فەرد لێرە ئەگەر بکەوێتە پێشەمانەوە تەبیعەتەن نەبێتە سیستەمێکی تۆتالیتەر. لە سەردەمی قاسملۆدا هەڵواسینی وێنەکانی لە بنکەکانی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران قەدەغە بوو ئەو ئاگادار بووە کە ئەگەر تابۆشکێنی نەکات دەرەنجامی بۆ بزوتنەوەکەی ڕوخێنەر دەبێت. قاسملۆ جگە لە سادەیی لە دەربڕین و ئاخاوتن لە خستنەڕووی چەمک و دەستەوە ژاڵۆزەکان هەوڵ دەدا لە ڕێی پۆششەکانی شێوە پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەی کوردیدا پتەوتر بکات ئەو بە کەواپاتۆڵێکی سادەی پێشمەرگانە و جامانەیەک بە مۆد و شێوازی پیاوانی نەریتی هاونەسڵی خۆی پەیوەندی لەگەڵ مرۆڤی کووردا دروست دەکات گەرچی ئەو زۆر بەرزبیری دەکردەوە وەک دەڵێن بۆنەوەکانی دوای خۆشی بیری دەکردەوە. جلپۆشینی دکتۆر قاسملو خاوەنی ئەم پەیامە بوو کە من بەشێکم لە ئێوە من بەشێکی جیاکەرەوە لە وجودی ئێوە نیم ئەگەرم جلەتان هێشتا نەیتوانیە معنا و مەفهوم و پەرستیژ و توانایی و جوانی بەخۆی و لە ئاستێکی جیهانیا بنوێنێ ئەمە بۆ معنای نییە کە من لە دەستی ڕابکەم بەڵکو بە پێچەوانە ئەم جلە بە من دەڵێ کە من بەشێکم لە وجودی تاریخی و مێژووی ئەم جلە و لە بەرکردنی ئەم جلە تەنها لەلایەکشەوە بۆ ئەوە نییە کە بە شێوەی لە شێوەکان لەگەڵ کۆمەلگای ارتباط بەرقەراکە بە پێچەوانە ئەم جلە بەشێکە لە نمادێکە یان سیمبۆلێکە لە هویەتێک. قاسملۆ بە جلوبەرگە سادەکانیەوە پەیامێکی دیکەشی پێبووە کە پەیوەندی بە ئارمانەکانی خۆیەوە هەبووە ئەو باوەڕی بە عەدالەتی کۆمەڵایەتی هەبووە بۆیە زۆر سادە ئەو پەیامەشی گەیاندووە کە ئەو کۆمەلگایی لە هزریدایە و هەوڵ بۆ دامەزراندنی دەدات هەموو کەس تێیدا یەکسانە جیاوازی و هەڵاواردن یان نییە یان زۆر کەمە لەو کۆمەلگا خەیاڵیەدا لە ڕێبەرانەوە تا ئاستە نزمەکانی کۆمەلگا یەکسانی هەیە هەڵبەت یەکسانی عەدالەت تەوەر دەبێت دیاری بکەین بۆ نامانەوە خەڵکی خۆمان فریب بدەین کە چی سۆسیالیزمێکمان بۆ بە تایبەتی یەک مەسەلە لێرە ئەساسی لەبارەی ئیجتیماعیەوە باشە سۆسیالیزم بۆ ئێمە عادلانەترە وەنیە دەبینی سۆسیالیزم تەنها ئەوە نییە کە حقوقێکی باشتر دەنا بەڵکو مەدرسەی مەجانیە نەخۆشخانەی مەجانیە بەخۆڕایە زۆر خازاندی دیکەشی هەیە فەرهەنگی زووتر دەخاتە پێش
ئەوە هەموو هەیە بەڵام باشە ئێمە ئەوانەمان هەموو هەبێ بەڵام یەکێک بڵێ لە مقابل یەکشدا نا حەقی قسەکردن نابێت فقط ئەوانە قسە دەکەن کە بەڕێوەبەرێت ئەتوو دەبێت فقط ئیجرا بکەی ئازادیت نابێت دموکراسی کە دەتەوێت دەبێت خەتێکی بەسەر ئێمە دانیشتوین لەسەر ئەوەش فکرمان کە بڵێن چی ئەومان دەوێت یا ئەومان بە نەزەری ئێمە پاش ئەو هەموو شەڕ و کێشەیە بۆ دموکراسی وەک حیزبی دموکرات پاش ئەو هەموو زەحمەت کێشانە بۆ لە ڕێگای ئازادیدا ناتوانین وەک حیزبی دموکرات واز لە ئازادی بێت سۆسیالیزمی بێ ئازادی بەن سۆسیالیزمێکمان بدەێت کە ئازادی بێت دموکراسی لەگەڵ قاسملۆ ڕێبەرێک بە بیرروباوەڕێکی جیاوازە لە سەردەمێکدا کە باسکردن لە زۆر شت ئاسان نەبووە ئەو ڕێبەرێک بووە کە باوەڕی بە عەدالەتی کۆمەڵایەتی و ئازادی و ڕکابەری لە مەیدانی سیاسیدا هەبوو بە پێچەوانەی کۆمەنیستە هاوتەمەن و هاونەوەکانی کەسێکی ناسیۆنالیست و نەتەوەگەرا بووە سەدەی بیستام وەک سەدەی ئایدۆلۆژیەکان دەناسرێت بەڵام قاسملۆ نایەوێ خۆی بە ئایدۆلۆژیا و چوارچێوەیەکی سنووردار و داخراوەوە گرێ بدات دموکرات بەشەردۆستە بە بۆ دۆستایەتی نێوان ئینسانەکان بێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و مەزهەب نرخەکی زۆردا دەبێت و هەموو چێشنە ڕەگەز پەرستی و فاشیزم و خۆبەزانیەک مەحکوم دەکات هەموو ئایدۆلۆژیەکان هەوڵ دەدەن ئینسانەکان لە چوارچێوەکانی خۆیاندا قاڵب بدەن و جیاوازی نێوان ئینسانەکان بە قازانجی خۆیان بسڕنەوە پرسێک کە دوور لە باوەڕەکانی قاسملۆ بووە تەنانەت ئەگەر ئەم ئایدۆلۆژیا نەتەوەخوازی بێت قاسملۆ نەتەوەخوازێکی ئیدەئالیست نییە ئەو کەسێکی واقعگەرایە و لەسەر ئەمری واقع سیاسەت دەکات بۆیەشە ڕوانگەیەکی ئەخلاق خوازانەی بۆ سیاسەت هەیە سیاسەت وەک هونەری ممکن پێناسە دەکات قاسملۆ ڕێبەرێک بە ئارزوگەلێکی بەرزە ئەو تەنیا بیر لە وەرگرتنی ماف بۆ کورد ناکاتەوە بەڵکو هەوڵ دەدا دوا ڕۆژی دووریش لە بەرچاو بگرێ دوا ڕۆژێک کە ئازادی دیموکراسی و عەدالەتی کۆمەڵایەتی و ڕکابەری لە بواری ئابووریدا ئەمسۆگەر بێت واتە ئاشکردنەوەی چەندین دژ پێکەوە پرسێک کە دیسان لە کۆمەنیستە هاونەسڵەکانی جای دەکاتەوە بۆیەش ئەوان بەلادەر لە ڕێبازی چەپی دەزانن ئەو لە دنیای دووجەمسەریدا باس لە ڕێگەیەکی سێهەم دەکات ڕێگەیەک بە ناوی سۆسیالیزمی دیموکراتیک ئەو بۆ خۆی دەڵێ لە سۆسیالیزمی دیموکراتیکدا سیستەمی سەرمایەداری دەبێت تێک بڕوخێنرێ و کۆمەڵگایەکی یەکسان بنیاد بنرێتەوە بەڵام جیاوازی لەگەڵ کۆمۆنیزم لێرەوە دەست پێ دەکات کە ئەو نەیەکسانی بەڵکو عەدالەت جێگیر دەکات ئەمەش لە ڕێی باجوەرگرتنەوە لە توێژە دەوڵەمەند و سەرمایەدارەکان بە ئەنجام دەگەیەنێت واتە لەم کۆمەڵگەیەدا با پێچەوانەی سۆسیالیزمی لە ئارادابووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و یەکێتی سۆڤیەتی پێشوو ڕکەبەری لە بواری ئابووریدا دەبێت و ئابووری بە تەواوەتی دەوڵەتی و گشتی نابێت بەڵکو کەرتی تایبەتیش چالاک دەبێت لەم ڕێبازەدا عەدالەتی کۆمەڵایەتی لە جەمسەری ڕۆژهەڵات و ئازادی و دیموکراسی لە ڕۆژئاوا وەردەگرێت دەڵێ ڕاستە دەبێت عەدالەت و یەکسانی لە کۆمەڵگادا هەبێت بەڵام ئەگەر ئازادی نەبێت و خەڵک نەتوان خاوەن کەسایەتی خۆیان بن عەدالەت و یەکسانی خەوشدار کراوە سەردەمانێک تێگەشتنی ئەم پرسە بۆ زۆر لە هاوڕێکانی شیاستەم بووە ئەو دوای چەندین ساڵ و چەندین کۆنگرا با گوشار دەتوانێت ئەوەی باوەڕی پێی هەبووە لە بەرنامەی حزبەکەیدا بیگونجێنێ دکتۆر قاسملو باس لە سوسیالیزمی دموکراتیک دەکات وەکو ئامانجێک وەکو استراتژیکی نەتەوەی وەکو ئاستراتژی و ئامانجێکی خەبات بۆچی دەڵێت ئێمە وەکو کورد وەکو حیزبی دیموکرات لەگەڵ سێ ستەما بەڕێوەڕۆین دژ بە سێ ستەم مبارزە دەکەین و دەبێت ئەو سێ ستەمە بەردەوام لەبەرچاو بێت یەکێک ستەمێکی سیاسیە کە لەسەر ئێمە وەکو کووردە لەسەر هەموو تاکێکی ئێرانیە یان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆربەی حکوومەتەکان ئەو کاتەوە ئێستاش دیکتاتۆری و سەرۆڕایی بوون ستەمی سیاسیە کە نەبوونی ئازادیە سیاسیەکانە
لایەکی دیکەوە ئێمە ستەمێکی دیکەمان لەسرە ستەمی نەتەوایەتی وەکو کوردێک دەچەوسێنرێنەوە وەکو کوردێک ستەمی نەتەواتیمان لەسەرەوە مافی نەتەوەیمان پێناسی نەتەوەیەکەمان پێشێل دەکرێت لایەکی دیکەوە ستەمێکی دیکەشمان لەسەرە کە ئەمە دش بەو ستەمە خەباتەکەین ئەو ستەمیش نابەرابەریە ناداتپەروەریە نەبوونی عەداڵەتە نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتیە ئەو جیاوازیە بەرفراوانەی کە ئەرز تا ئاسمان لە نێوان کەسێکی دەوڵەمەند و بۆژوادا کەسێکی خاوەن سەرمایەدا لەگەڵ کەسێکی چینی هەژار و مامناوەندا جیاوازی هەیە. قاسملۆ لە ڕێبەرانی ژیان دۆستە گەرچی بۆ خۆی وازی لە ژیانێکی ئاسایی بۆ بەرژەوەندیەکانی نەتەوەکەی هێنابوو بەڵام لە کۆتاییدا دەیەوێ نەتەوەکەی وەکو هەموو ئینسانە بەختەوەرەکانی ئەم جیهانە بژین. ئەمە لە زۆر شوێن ئامانج نییە بەڵام بۆ ئینسانی کورد هێشتا زۆری ماوە بەوە بگات. عەبدوڕەحمان قاسملۆ یەکێک لە یەکەمین ڕێبەرەکانی کووردا کە پشتیوانی نێودەوڵەتی بە پێویستیەکی گرنگ دەزانێ و لەم ڕێگایەدا هەوڵی زۆر دەدات. ئەو یەکەمین ڕێبەری کورد کە بەشداری کۆبوونەوەکانی ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست دەبێت. قاسملۆ لە ئاستی نێودەوڵەتیدا حەزبی دیموکرات دەباتە نێو ئینتەرناسیۆناڵ سۆسیالیست و لە ڕۆژئاوا دۆستانێکی زۆر بۆ کورد پەیدا دەکات. دکتۆر قاسملۆ لێرەیشە لەباری نێودەوڵەتیە چونکو تێگەیشت بوو کە دنیای ڕۆژاوا و دنیای ڕۆژهەڵات یان دنیای غەرب و دنیای شەرق ئەم دوو دنیایە لە ئاستی نێودەوڵەتیە بە شێوەی لە شێوەکان گەیشتوونەتە تەفاهم بۆچی بۆی کە ئەم سیستەمە جیهانیە بەڕێوە ببن. دکتۆر قاسملۆ ئەمەی تێگەیشت بوو فام کردبوو کە بە تەنیا پاڵدان بەلایەنێک و لە ئاستی نێودەوڵەتیە دەبێتە هۆی قەیرانێک یان دەبێتە هۆی داڕمانێک لەوەی کە کورد وەکو پشتیوانی نێودەوڵەتی لێوەرگێ. بۆیە دکتۆر قاسملۆ هەوڵیدا بە شێوەی لە شێوەکان خۆی لە غەرب نزیک کاتەوە تەبێتەن ئەمریکا پێیوت سۆسیالیستی خراپکار. بەڵام قاسملۆ دژبەرانێکی سەرسەختیشی هەبووە. حەدەکە لە سەردەمی ئەودا دوو جیابوونەوەی تێکەوت. لە جیابوونەوەی دووهەم لە ساڵی 1970 جیابووەکان زۆر ڕاشکاوانە بە کەسێکی نادیموکراتیک و دیکتاتۆریان لە قەڵەمدا. بەڵام ئەوان پاش کوژرانی دیسان هاتنەوە نێو حەدەکا و لە بۆنە جیاوازەکاندا وەکو ڕێبەرێکی کەم هاوتا وەسفیان کردووە. عەبدوڕەحمان قاسملۆ لە 22 دیسامبەری ساڵی 1930 لە بنەماڵەیەکی دەوڵەمەند و لە گوندێکی نزیک شاری ورمێ لەدایک بووە. ئەو بۆ خوێندن دەچێتە پاریس بەڵام بەهۆی چالاکیەکانیەوە دژی حکومەتی پادشایەتی بە گوشاری حکومەتی ئەو کاتیێران پاریس بەجێ دێڵێ و دواتر لە بواری زانستی یابووری دکتۆرا لە پراگی پایتەختی وڵاتی چیکۆسلۆڤاکیای پێشوو وەردەگرێت. هەر لە سەردەمی خوێندنیشیدا یەکێک لە چالاکانی خوێندکاری بووە. ئەو چەندین ساڵ لە پراگ مامۆستای زانکۆ بووە. دکتۆر قاسملۆ چەندین کتێبیشی نووسیوە کە بەناوبانگترینیان کوردستان و کووردە و بە چەندین زمانی بیانی وەرگێڕراوەتەوە.